نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. بۆچی دەست و زمان؟ وەک تەواوی فەرمودەکانی تری پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم لەم فەرمودەیەشدا هەموو وشەکان بەو پەڕی دیقەت و وریاییەوە هەڵبژێردراون. ئەوە تا لێرەشدا باز لە دەست و زمان دەکرێت. بێگومان باسکردنی تەنها ئەم دوو ئەندامە لە نێو هەموو ئەندامەکانی تردا چەندین حیکمەت و خاڵی سەرنجڕاکێشی تێدایە. مرۆڤ گەر بیەوێ زیان بە کەسێکی تر بگەێنێ، بە دوو جۆر دەتوانێت ئەم کارە بکات، ئەمەش یان ڕوبەڕوو یان لە پاشەملە. لێرەدا دەست هێمایە بۆ زیان گەیاندنی ڕوبەڕوو، هەرچی زمانیشە ئاماژەیە بۆ ئەو زیانەی کە لە پاشملەدا دەدرێت. مرۆڤ یان ڕاستەوخۆ بەدەست زیان بە کەسی بەرامبەر دەگەیەنێت و مافی دەخوات، یان لە پاشملە بە زمانی غەیبەتی دەکات و لە ڕێز و شکۆی کەم دەکاتەوە و بەم جۆرەش مافی پێشێڵ دەکات. ئەم دوو حاڵەتە ناشرین و قێزەوەنەش هەرگیز لە موسڵمانی ڕاستەقینە ناوەشێتەوە، چونکە ئەو هەمیشە حەقویست و جوامێرانە هەڵسوکەوت لەگەڵ کەسانی تردا دەکات، لە ڕوودا بن یا لە پاشملە. لایەنێکی دیکەی سەرنجڕاکێش ئەوەیە کە پێغەمبەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم زمانی پێشدەست خستووە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کەسی بەرامبەر جاری وا هەیە دەتوانێت بەرپەرچی ئەو زیانە بداتەوە کە لە ڕێی دەستەوە ڕوبەڕووی دەبێتەوە. بەڵام ئەو غەیبەتەی یاخود ئەو بوختانەی لە پاشملە دەکرێت زۆر جار بێ بەرامبەر دەمێنێتەوە و ئەو کەسەی بووەتە قوربانی ناتوانێت بەرگری لە خۆی بکات. بۆیە ڕەفتارێکی لەو جۆرە زۆر بە ئاسانی دەتوانێت تاک و کۆمەڵ و تەنانەت نەتەوەکانیش بدات بە گژیەکدا و گیانیان لە یەکتر حەڵاڵ بکات. هەروەها بەدواداچوونی ئەو خراپەیەی لە زمانەوە دەردەچێت قڕسترە لە بەدواداچوونی ئەو خراپەیەی لە ڕێی دەستەوە ئەنجام دەدرێت. هەر بۆیە سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام زمانی پێش دەست خستووە. لەلایەکی تریشەوە فەرمودەکە جەخت لەسەر ڕێز و شکۆی مرۆڤی موسڵمان دەکاتەوە لای خوای گەورە. ئەو بەها و حورمەتەی کە مرۆڤی موسڵمان لای گەورە هەیەتی داخوازی ئەوەیە کە هەموو موسڵمانێک لە بەرامبەر برای موسڵمانەکەیدا ئاگای لە دەست و زمانی بێت و ڕەچاوی مافی بەرامبەرەکەی بکات. ئەگەر یەکێک لە ڕەهەندە ئەخلاقیە گرنگەکانی ئەم ئیسلامیەتی کە بە هزری ئاسایش و ئاشتی جیهانیەوە هاتووە بریتی بێت لە دوورکەوتنەوەی تاچی موسڵمان لەو شتانەی زیانی مادی و معنەوی پێدەگەێنن، ئەوە ڕوکن و ڕەهەندێکی گرنگی تری بریتیە لە دوورکەوتنەوە لە زیانگەیاندن بە کەسانی تر. باکەمێکیش بێت نەکەر ئەوەندە، بەڵکو پێویستە لە هەموو ئاست و توێژێکی کۆمەڵگەدا ببێتە نمونەی ئاسایش و دڵنیایی. بەڵێ موسڵمان بە ئەندازەی ئەو هەستی ئاسایشەی لە ناخیدا هەڵی گرتووە و بە ڕێژەی ترپەکانی ئەو دڵی کە بە دڵنیایی و متمانە بەخشیەوە لێدەدات موسڵمانێکی ڕاستەقینەیە. ئیدی موسڵمانی ڕاستەقینەش لە هەر جێیەک کە بۆی دەڕوا، لە هەر شوێنێک کە تیایدا هەڵدەسێ و دادەنیشێت، یەک پارچە بەرجەستەکاری ئەم هەستەیە کە لە ئەلسەلامەوە هەڵقوڵاوە. کاتێک دەگات بە موسڵمانان سەلامیان لێ دەکات و ئاسایش بەخش دەکات، کە لێشیان جیا دەبێتەوە هیوای سەلامەتیان بۆ دەخوازێت، ئەو جا دەڕوات. تەحیاتی نوێژەکان بە سەلام دەڕازێنێتەوە، ئەو دەمەش کە لە حوزوری پەروەردیگاری جیا دەبێتەوە هەر بە سەلامکردن لە باوەڕداران جیا دەبێتەوە. جاییتر وەها مرۆڤێک کە تەواوی ژیانی بەم شێوەیە لەسەر خولگەی ئاشتی و ئارامی بەڕێ دەکات، مەحاڵە بنەما فکریەکانی خۆی پشتگوێ بخات و ڕێیەکی دژ بە ئاسایش و متمانە و تەندروستی و سەلامەتی مادی و معنەوی دنیایی و ئۆخرەوی بگرێتە بەر، یاخود بیر لەوە بکاتەوە کە زیان بەخۆی یان چواردەوری بگەێنێت. پاش ئەم ڕوانینە گشتیە پێمان باشە چاوێک بخشێنین بە چەند لایەکی تری فەرمودەکەدا کە هەر لە ڕۆحی ئەو کانیاوە سازگارەوە سەرچاوەیان گرتووە. ئەلف، موسڵمانی ڕاستەقینە متمانە پێکراوترین نوێنەری ئاشتەوایی جیهانیە. بە، موسڵمان لە هەر جێیەک بێت بۆن و بەرامەی ئەم هەستە بەرزەی ناو کڕۆکی ناخی پەخش دەکات. جیم، ئەو نەک هەردوورە لەوەی ببێ بە ئەزیەت و ئازار یاخود زیان بۆ کەسانی دی، بەڵکو لە هەر شوێنێکدا ناوی ببرێت وەک هێمایەک بۆ ئاسایش و ئارامی یاد دەکرێتەوە. دال، لە دیدی ئەودا جیاوازیەک نییە لە نێوان ئەو دەستدێژیەی بەدەست دەکرێت لەگەڵ ئەو فیتنە و دەستدێژیانەی کە لە ڕێی زمانەوە ئەنجام دەدرێن. جا غەیبەت بێت یان بوختان، بەکەم زانین بێت یا قسە هەڵبەستن، بگرە هەندێک جار تاوانی دووەمیان لەوەی یەکەمیان گەورەترە. ئەگەر موسڵمانێک هەندێک لەم گوناهانەش ئەنجام بدات، هێشتا هەر موسڵمانە و بە لە دین دەرچوو دانانرێت. واتە بە گوێرەی بیر و باوەڕی ئێمە شتێک نییە ناوی مەنزڵێک لە نێوان کوفر و ئیماندا بێت.
واو بە وێنەی سەرجەم کایەکانی تر پێویستە لە بابەتی ئیمان و ئیسلامیشدا هیممەتمان بەرز ڕابگرین و داخوازی کەماڵاتی ئینسانی بین، واتە بە مسلمانیەتێکی هەروە سادە ڕازی نەبین، بەڵکو ئیماندارێتی کامڵ بکەینە ئامانج. جا هەروەک بینیتان ئەمانە و چەندین لایەنی وەک ئەمانەش لەسەر ئەو زارەی کە گوفتارەکانی موعجیزەیە لە تەنها دێڕێکدا جیا کراوەتەوە. سەبارەت بەو بەشەی فەرموودەکەش کە دەربارەی مهاجیرە، تەنها بەو بەرکوڵەی سەرەوە واز دێنین و دەچینە خزمەت فەرمایشتێکی نورینی تری ئەو گیانی گیانانە صەڵی الله عەلەیه وسەلەم. واسێنان لەوەی پەیوەندی پێتەوە نییە لە جوانی ئیسلامەتیەوەیە. سەروەری هەردوو جیهان صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرموێ: من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. لە جوانی ئیسلامەتی موسڵمان واسێنانێتی لە هەر شتێک کە پەیوەندی پێوە نییە. بێگومان پێی بردم بە کڕۆکی فەرمایشتەکە و دەورەدانی ئاسۆی ئەم دەربڕینە کورتە لە ڕێی وەرجێڕانێکی لەم جۆرەوە کارێکی ئەستەمە. فەرموودەکە باز لەو نهێنیە دەکا کە بەهۆیەوە ئیسلامەتی ئیماندار شکۆفە دەکات و دەگاتە پلەی ئەحسان و ئیتقان، واتە ئەو ئیماندارەی لە ڕووە دەرەشی و کرداریەکەی داگەیشتوتە ئاستێکی تێر و تەسەل و دوور لە کەم و کورتی، هەروەها لە ڕووە ناوەکیەکەشیدا نهێنی ئەحسانی لە خۆیدا بەرجەستە کردووە، پێویستە بە شێوەیەکی ڕەهات دەستبەرداری هەموو ئەو شتانە بێ کە پەیوەندیان پێوەی نییە، گومانیش لەوەدا نییە کە دەستبەرداری دەبێت. جدیەتی ناغ لە ڕواڵەتدا ڕەنگ دەداتەوە. ئەو مرۆڤانەی ژیانیان خاڵیە لە جدیەت و بەردەوام خەمسارد و بێباکن، لە پەرستشەکانیشدا هەروان. ئاوەها مرۆڤێک لەوانەیە لە کاتی وەستانیدا بۆ نوێژ جددی دەربکەوێ، بەڵام ئەگەر لە جیهانی ناوەوەیدا لە دڵ و ویژدانیدا جدیەتی پەیدا نەکردبێت، ئاوا تەنها گوڵەستێرەیەکە و ماخۆلانێتی وەگەستێرە دەربکەوێت. ڕوونیشە کە دەرکەوتنی بەم شێوەیە زۆر ناخایەنێت، کەسایەتیەکان ناشارێنەوە، چار نییە، زوو بێدیان درەنگ، هەر مرۆڤێک کەسایەتیەکەی چۆن بخوازێت ئاوا خۆی دەنوێنێت، مەگەر ئەوەی جدیەت بوو بێتە ئاکارێکی دانەبراوی کەسایەتیەکەی. مرۆڤیش لە ڕێی مەشق و ڕاهێنان و کۆنتڕۆڵکردنێکی چڕوپڕی نەفسەوە دەتوانێت ئەم پلەیە بەدەست بێنێ. جا لە ئەگەری بوونی وەها ڕاهێنان و کۆنتڕۆڵێکدا بەو شێوەیە بوون پێش بەو شێوە دەرکەوتن دەکەوێت، معلومی جەنابیشتانە کە چۆلەکە ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر وەک تاوز عەرزی ئەندام بکات و خۆی بنوێنێ، واتە مرۆڤ ڕۆڵەی نەست و لاشعوریەتی ناتوانێت لێی هەڵبێت و لە دەستی قوتاری بێت. دەتوانین بابەتەکە بەم شێوەیە کۆ بکەینەوە. دەبێت لە ناوەوەدا ئەحسان هەبێ، تاوەکو لە دەرەوەدا ئیتقان ببێ. دەرەوەی مرۆڤ دەبێ هەمیشە لە ناخیەوە هێز و کۆمەک وەربگرێ. پێویستە جیهانی ناوەوەی مرۆڤ ڕەنجی جدیەتی گرت بێ، تاوەکو ڕووپەڕی دەرەوەی جدیەت نمایان بێت. حەزرەتی عومەر دەربارەی پێشنیارکردنی یەکێک لە هەواڵە گەورەکانی بۆ مەقامی خەلافەت دەفەرموێ: ئەو زاتە لە هەموو ڕوێکەوە شایانی خەلافەتە، بەڵام گاڵتە و سوعبەتی کەمێک زیادە. لە کاتێکدا کە خۆتان دەزانن خەلافەت داخوازی جدیەتە، خەلافەتێک کە بەڕێوەبرنی خەڵکە پێویستی بە جدیەتە، ئەی خەلافەتێک کە نوێنەرایەتیکردنی پەروەردیگارە لەسەر زەوی پێویستی بە جدیەت نییە؟ آخر مرۆڤێک لە حوزوری پەروەردیگاردا ئەو جدیەتەی لا دروست نەبوو بێت کە بەندەی ملکەچی ئەو زاتە مەزنەیە، چاوەڕێی چه جدیەتێکی لێ دەکەن لە ئیش و کارەکانی تریدا. هەستی ئەحسان و جدیەت. مینی سەرەتای فەرموودەکە حرفی جەڕە و واتای حەسر دەگەیەنێت. بەمەش ئاماژە بۆ ئەو ڕێیە دەکرێت کە پێویستە موسڵمان بیگرێتە بەر بۆ گەیشتن بە ڕازی ئەحسان. ئەو ڕێژ بریتیە لە واسێنان لە خەمساردی و بێباچی. بەڵێ، تاوەکو مرۆڤ جدیەت بەدەست نەهێنێت و دەستبەرداری گوێپێنەدان و بێباچی نەبێت، محاڵە بەرز ببێتەوە بۆ پلەی ئەحسان. لە فەرموودەکەی جوبرائیلدا پلەی ئەحسان وەک دوا قۆناغ باسی لێوە دەکرێت. کاتێک جوبرائیل هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەرەتا پرسیاری ئیمان، پاشان پرسیاری ئیسلامی لێکرد. اینجا لە دوای تەزدیقکردنی ئەو وەڵامانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام دانیەوە، پرسیاری ئەوەی لێکرد کە ئایا ئەحسان چییە؟ پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم بەم جۆرە وەڵامی دایەوە: الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك.
ئیحسانەوەیە خوای گەورە بپەرستی هەروەکو ئەوەی کە بیبینی، خۆ ئەگەر تۆش ئەو نەبینی ئەوە ئەو تۆ دەبینێت. گەیشتن بەم پلەیەش تەنها بە تەقوا و زوهد و ویلایەتی هەرە مەزن مەیسەر دەبێت. سەرەتا پێویستە مرۆڤ گەیشتن بەو خاڵە بکات بە ئامانج و خولیای سەری، دواتر یەک بەیەکی ئەو ڕێگایانە تاقی بکاتەوە کە دەیگەیەنە ئەوێ. خوای گەورە بۆ مرۆڤ لە شادەماری دڵی نزیکترە، مرۆڤیش بە هەموو شتێکیەوە لە دەستی قودرەتی ئەو زاتەدایە و چۆنی بوێت وا هەڵاوجێڕی دەکات. هەموو شتێکیش بریتیە لە تەجەلیاتی ئەو. بێهودەی و ماندووبوونە گەر لە دەرەوە بە دوایدا بگەڕێیت، چونکە ئەو لە مرۆڤ نزیکترە بۆ خۆی. شکۆفەی ئەم نهێنیەش ئیحسانە. نوری نەمر